ئەمڕۆ ڕۆژی جیهانی کۆچبەرانە. ئەمڕۆ 20 ساڵ تێپەڕە بێت بەسەر ڕۆژی جیهانی کۆچبەران کە لە ساڵی 2000دا نەتەوەی گرتوەکان ڕۆژی 12 هەموو ساڵێکی وەکو ڕۆژی جیهانی کۆچبەران دیاری کردووە. ئەمڕۆ کە هاوکاتە لەگەڵ ئەو ڕۆژە وەک بەرزڕاگرتنی ئەو یادا دەستگای لووتکە ئەماری کۆچبەرانی عراق و جیهان و هەروەها قوربانیانی ڕێگەی هاتو نەهاتی کۆچ و کار و چالاکیەکانی یەک ساڵی ڕابردووی ئەندامان و نوێنەرە خۆبەخشەکانی دەستگای لووتکە ڕاگەێنین. بەداخەوە کە لە 6 ساڵی ڕابردوودا ساڵانێکی پڕ لە کارەسات و تراژیدیا بوو بۆ هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستان کە بووە هۆکاری ئاوەرەبوونی میلیۆنان هاوڵاتی عێراقی و لەم ڕێگەیەشدا سەدان کۆچبەر و ئاوەرە بەهۆی خراپی بارودۆخی ڕێگە قاچاقەکانەوە بە جۆرەها شێوازی تراژیدیای دڵهەژێنی مرۆیی گیانیان سپاردووە بێسەروشوێن بوون. هەروەها بە سەدان پەنابەری عراقی لە کامپ و گرتوخانەکانی وڵاتدا بۆ ماوەیەکی درێژخایەن دەست بەسەر کراون و بەشێکیان تووشی شڵەژانی دەرونی و دڵە ڕاوکێ بوونەتەوە کە پێویستیان بە چارەسەر هەیە. یەکەم گەڕانەوەی تەرمی 16 کۆچبەری کورد و عراقی کە لە ڕووداوە تراژیدیاکاندا گیانیان لەدەستدا بوو لە ڕێگەی ئەوروپا وەک خنکان و ڕووداوی تر و ڕادەستکردنەوەی تەرمەکانیان بە کەسوکاریان. ئەنجامدانی پشکنینی دیێنەی پرۆفایل بۆ کە سوکاری حەڤە بێسەر و شوێنبووی ڕێگەی کۆچی نایاسایی و بە دوواداچوون و دۆزینەوەی ونبووەکان و دیاریکردنی چارە نووسیان. دۆزینەوە گەڕانەوەی 3 منداڵی ونبوو پاشەوەی لە خێزانەکانیان لە کاتی کۆچدا دابڕابن و ئاشناکردنەوەیان بە کەسوکاریان. ئامادەکردنی چەندین راپۆرت و زانیاری و بڵاوکردنەوەیان لەبارەی سەختی ڕێگاکانی کۆچی نایاسایی و پێشکەشکردنی چەندین یاداشت و پرۆژەی تایبەت بە دۆخی پەنابەران و کۆچبەران لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوەی وڵات هەروەها یاداشتی ناڕزایی سەبارەت بە دۆخی ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستان. لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەستگای لووتکە بەردەوام بوو لە کار و چالاکیەکان بە مەبەستی هاوکاری و یارمەتیدانی تیمەکانی تەندروستی لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڤید-19دا کە ناسراوە بە کۆرۆنا بە تایبەتی ڕشاننی دەرمانی جڤایرۆس لە کەمپ و ئاوەرەی پەنابەران و فەرمانگە حکومیەکان و دابینکردنی دەرمانی جڤایرۆس و دەستکێش و دەمامک بۆ هاوڵاتیان. سەرباری هەموو چالاکیەکانی دەستگای لووتکە لە پەیوەندی تەلەفۆنیا لە ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڕێز مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق سوپاسگوزاری خۆی گەاندووەتە دەستگای لووتکە بۆ ئەو کار و چالاکیانی کە پێشکەشی کردووە. ئازادکردن و گەڕانەوەی 315 کۆچبەری بێ بەڵگە لە گرتوخانە دەست بەسەرکراوەکانی تورکیا بۆ عێراق و هەرێمی کوردستان. پاش وەسانی هێڵی ئاسمانی و زەمینی بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەستگای لووتکە بە هاوکاری سەفارەتەکانی عێراق و نووسنگەکان و هێڵی ئاسمانی عێراقی چەندین گەشتی ئاسمانی بۆ هاوڵاتی عێراقیانە ڕێخست کە خوازیار بووم بگەڕێنەوە نیشتیمان کە مەبەستی خوێندن و نەخۆشی لە وڵاتانی ئەوروپا گیریان خواردبوو. هاوکاری و ئاسانکاری بۆ گەڕانەوەی 25 کۆچبەری کورد لە کاتی کۆچکردیان لە دەریای سپی ناوەڕاستە یەختەکەیان لە کارەکەوێت و ژیانیان نەکەوێتە مەترسیەوە پاش ڕزگارکردنیان لەلایەن هێزی دەریایی میسرەوە بۆ ماوەی زیاتر لە 20 ڕۆژ دەست بەسەر دەکرێن و بە هەوڵەکانی دەستگای لووتکە توانرار سەرجەمیان بگەڕێنرێرەوە نیشتیمان بۆ لای کەسوکاریان. دابینکردنی کۆمەک و هاوکاری خۆراکی بەسەر 154 ماڵی کەم دەرامەتی قەزای دەربەنیخان بە هاوکاری ڕێکخراوی حەبا و لە کۆتاییدا داواکارین ئەو لە وڵاتانی کە کۆچبەرانی عێراقی و هەرێمی کوردستان ڕویان تێکەن بە مەبەستی ژیانێکی شایستەتر بیکردنەوە تێڕوانینە خراپیەکانیان لەسەر کۆچبەران نەهێڵن و بەڕێز و شکۆمەندانە و سوودیان لێوەربگیرێ و مامەڵیان لەگەڵا بکرێت. دیارە کۆچکردن بەردەوامی هەیە هاوشێوەی ساڵانی ڕابردوو بەداخەوە بەبێ و ئامارانی کە بەدەستی ئێمە گەشتوتەوە لە سەرەتای دوومانگی ئەم ساڵ و لە کۆتایی سێمانگی ئەم ساڵ دیارە ئامارێک لای ئەمە تۆمار کراوە بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕێژەکەی زیاترەکە 34,000 کەس تۆمار کراوە بەداخەوە سەربارەوەی کە 6 بۆ 7 مانگێک بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ڕاگررتنی گەشت ئاسمانی و زەمینەکان بەردەوامی هەبووە. دیارە لەو 34,000 هاوڵاتی کە لە وڵاتانی ئەوروپا داوانامەی مافی پەنابەریان پێشکەش کردووە کامانە ئەوانن سەر و تەمەەن 18 ساڵن بە دەرلاوانی کە خوار 18 ساڵن یا داوانامی مافی پەنابەریان سیاسی بووە. دیارە ڕێژەیەکمان هەیە بوون بە قوربانی لە ڕێگەی هات و نەهاتی کۆچاکە 35 کەس لە هاوڵاتیان یاریێمی کوردستان بەداخەوە لە ڕووداوی جیاجیاوە لە مووقعی جیاجیا بوون بە قوربانی کە 18 کەسیان تەرمی بوونی هەبووە. دەستگای لووتکە توانیوێتی تەرمی 16 کەسیان بگەڕێنێتەوە بۆ کەسوکارەکانیان و ڕادەستیان کاتەوە 2 کەسیشان لە ئێستا پرۆسەکە کۆتایی پێ نەهاتووە بڕیارەکە تەرمی ئەوانیش بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان. 7 کەسیشمان هەیە کە بێسەر و شوێنن هاوشێوەی ساڵانی ڕابردوو مەلەفیان بۆ کراوەتەوە و دیێنەی پرۆفایل لە کەسوکارەکانیان وەرگیراوە و بۆ ڕێژەیەوە کاکاتە 173 کەسمان هەیە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق بە گشتی کە ڕێژەی بەرچاویان هاوڵاتیانی هەرێمی کوردستانن
DNA پرۆفایل و مەلەفی تایبەتیان بۆ کراوەتەوە بە بەردەوامی نوێنەرانی دەستگای لوتکە لەگەڵ شوێنی ڕووداوەکان لەسەر خەتە بۆی کە بتوانین چارەنووسیان دیاری بکەین و بە کەسوکارەکانیان ڕابگەێنین.